لە ساڵ ڕۆژی جیهانی بەگشتدا چوونەوەی بە بیابانبوون و وشکە ساڵی شەپۆلێکی وشکبوونی چیمەن باخشەکانی سلێمانی گرتووەتەوە. سەرپەرشتیاری پارکی ئازادیش دەڵێت بەهۆی دابینەکردنی تەنکەری ئاو و نوێنەکردنەوەی گرێبەستەکانیان ساڵانە مەترسی وشکبوون ڕوو لە باخشەکان دەکات. تەنکەری مەدەنیمان بۆ بەکرێنە ژێراوە بەس تا ئێستا ئیش بە تەنکەرەکانی ئامێرەکانی بەڕێوەتی باخچەکان دەکەین. ئەو تەنکەرانە ژمارەیان کەمە بەڵێ مێسە باخچەمان ناو شاری سلێمانی باخچەمان زۆرە، ئەو تەنکەرانە پێویست ناکە بەشی ئەوە ئەودێرێ ناکە و تەنکەرەکانیشمان زۆریان پێچیان کەوتە بۆی قەیرانی داراییەوە ئێستا کار ناکەن و داوا لە حکوومەتی هەرێم دەکەم کە بودجەیەکم بۆ دابین کاو ئەو تەنکەرانە چەک بکاتەوە تەنکەری مەدەنیشمان بۆ بەکرێ بگرێ. بەرپرسی ڕاگەاندنی باخشەکانی سلێمانیش دەڵێت پاش 6 مانگ و 16 ڕۆژ لە وەزارەتی شارەوانی پێیان وتون کتابی نوێکردنەوەی گرێبەستی تەنکەرەکان ون بووە و دەبێت دووبارە کتاب بکەنەوە. ئەمە لە کاتێکدا لە پارێزگای هەولێر بە درێژایی ساڵ و لە وەرزی زستانیشدا ئاودانی چیمەنی باخشەکان ناوەستێت. ئێمە لە 26/1/2019 واتە لەسەری ساڵی تازەوە لەسەری ساڵی هەموو ساڵێکیش کتاب بەرزەکەینەوە لە ڕێی سەرۆکایەتی شارەوانیەوە بۆ وەزارەتی شارەوانی ئەوانیش لە لای خۆیانەوە ئەچێتە وەزارەتی دایرەی تا بۆ مانگی 6 کە ئێمە پێویستمان بە ئاوە ئەم موافقەتی 40 تەنکەرمان بۆ بژیرێت بۆ ئاودان. تاکو ئێستا ئەوە 16/6 دوێنێ بە ئیفا دۆفتێکمان ڕۆشتۆ بۆ سۆراغی ئەو کتابانە لە وەزارەتی شارەوانی، بەڵام ئەوەی کە ئێمە زانیاریمان هەیە کتابەکە لێون بووە هیچ سۆراغێکی نییە. لە هەولێر قەتعی تەنکەرین ناکرێت لەوێ هەر بەردەوامە، یعنی ساڵانە بە وەرزی زستانی ژەر بەردەوامە. زۆربوونی ژمارەی دانیشتووە. یەکەم وەزیری ژینگەی حکوومەتی هەرێمیش دەڵێت بێباکی و بێپلانی حکوومەت مەترسی لەسەر ژینگەی هەرێمی کوردستان دروست کردووە. لە هەرێمی کوردستانە بە بیابانبوون دەستی پێکردووە لە ناوچەکانی گەرمیانەوە هاتووە وردە وردە هەزاران هێکتار زەوی گرتووەتەوە. ئێستاوەی کەماوە بۆ کوردستان ناوچە شاخاویەکان ماوە کە بەڕاستی ئەوانەش ڕوبەڕووی مەترسی بوونەوە بە تایبەتی ساڵانی ڕابردوو بەرزبوونەوەی پلەکانی گەرما وشکە ساڵی. زۆربوونی ژمارەی دانیشتوان و گەورەبوونی شارەکان و پرۆژەکانی کارەساتێکی تریە بۆ خۆی کاریگەری هەیە لەسەر بە بیابانبوونی زەوی. ئێمە لە شارەکانی خۆمانە پێویست بولانی کەم لە 120 ناوچەی باڵێن ناو شارەکانمان سەوزایی بواە بە پارکەکان بواە، بەڵام بەداخەوەی لێم لە ماستەرپلانی حکوومەتە بۆ دروستکردنی شارەکان پارکی تیانە و پارکەکانیش کە تایەتی خزمەت ناکرێن. ئەو پارکانەی ئەم ساڵ دروست دەکرێ بینی ساڵی داهاتوو نەماوە، پێویستی بە ئاودانە، پێویستی بە چاودێریکردنە. جگەلەوەی کە حکوومەت کەم تەرخەمە پلانی نییە بۆ سەوزکردنی شارەکان بەڕاستی هاوڵاتیش وشیار نییە وەکو پێویست. هەفتەی حوزەیرانی هەموو ساڵێک با ڕۆژی جیهانی بە گشتداچوونەوەی بە بیابانبوون و وشکە ساڵی دانراوە. بە بیابانبوون واتە گۆڕانی زەوی جێی ژیان و کشت و کاڵ بۆ دۆخی وشک و بیابان کە زیانێکی گەورە لە سامانی سروشتی دەدات و دەبێتە دابەزینی ئاستی بەرهەمی زەوی. ماوەی چەند ساڵێکی شا لە هەرێمی کوردستان بە بیابانبوون بوونی هەیە کە سەر ڕای ئاگادارکردنەوەی حکوومەت و لایانی پەیوەندیدار و بەستنی کۆڕ و سیمینار لەو بارەیەوە حکوومەت هیچ گرنگێکی بۆ گرفتە نەداوە. هەر ئەوە شەوای کردووە ئەو مەترسیە ساڵانە ڕوو لە زیادبوون و فراوانبوون بکات و تەنانەت ڕوو لە ناوجەرگەی شارێکی وەک سلێمانیش بکات. ڕاستی حەمە ئەمین، کەناڵی ئاسمانی پەیام، سلێمانی.